بەڵە خۆشەویستان چمەلای تەوەری دوێمی پرۆگرامی ئەمڕۆمان سەبارەت بە کار و چالاکیەکانی ڕێکخراوی منداڵ پارێزی کوردستانە لە چەند ڕۆژی ڕابردوودا لە مای ڕابردوودا ڕێکخراوی منداڵ پارێزی کوردستان چەندین چالاکی جۆرەوجۆری ئەنجامدا تایبەتی لە بواری پزیشکیدا من بە گفتوگۆکردنی زیاتر سەبارەت بە سەرجەم ئەو کار و چالاکیانی کە ڕێکخراوی منداڵ پارێزی کوردستان ئەنجامی داوە دەچمەلای زۆر بەڕێز نوعمان عەبدوڕەحمان ئەندامی دەستی بەڕێبردن لە منداڵ پارێزی کوردستان و ڕاستەخۆ لە ستۆدیۆ لەگەڵ مندا ئامادێ کاک نوعمان سڵاو لەبێ باین باش زۆر بەخێر بیت بەڕێزیش باش و بینەرانیش باش سپاس کاک نوعمان ماوەی ئاخیر کۆمەڵە کار و چالاکی گرنگتان ئەنجامدا پێم خۆشە لە دوایینیان و دەست پێ بکەین و خۆت باسی کار و چالاکیەکانمان بکەیت دواتر دەچێنەوە دیتەڵی کار و چالاکیەکان تایبەتی و چالاکیانی کە لە بواری پزیشکیدا ئەنجامتانداوە. پێم خۆشە سەرەتا لەوە دەست پێ بکەم ئەمڕۆ ڕۆژی جیهانی نەبەکامە مناڵی نەبەکامە پێم خۆشەوەکو ڕێکخراوی منداڵ پارێزی کوردستان بە حکومیەوەی کە دوو بەشی نەبەکاممان هەیە لە نەخۆشخانەی مناڵان و هەم لە نەخۆشخانەی مناڵ بوون. پێم خۆشە سەرەتا پیرۆزبایەک لە سەرجەم کارمەندان بکەم دەستخۆشی لە کارمەند و پزیشکە بەڕێزەکان بکەم لە فەرمانگەی تەندروستی بکەم لە بەڕێوەبەرایەتی ئیدارەی نەخۆشخانەکان بکەم کە هاوکاریشی زۆر باشن پاڵپشتێکی زۆر باشن کە توانیمانە پێکەوە ئەو دوو پرۆژەیە زۆر بە جوانی بەسەرکەوتوی بنین بەڕێوە و هیوادارم بتوانین پێکەوە لەگەڵ فەرمانگەی تەندروستیە لەگەڵ پزیشکە بەڕێزەکانە بتوانین بەردەوام بین و کاری باشتر بکەین و بتوانینە و زانستە نوێیانی کە هەیە لە بواری چارەسەرکردنی مناڵی نەبەکام و گەشەکردنی مناڵی نەبەکام بتوانی پێ بگرێن و وڵاتانی تر خزمەت بە باشترین شێوە خزمەت بۆ مناڵانە بکەین. بەڵێ کاک نوعمان باسی مناڵی نەبەکامە کە پێش کار و چالاکیەکانتان دەمەوێت من باسی ئەوەکەم ڕێکخراوی منداڵ پارێزی کوردستان بە هاوکاری و ڕێکخراوانی کە خۆت باست لێوە کرد چیتان بۆ منداڵی نەبەکام کردو لەسەر ئاستی تەندروستی ئەوان ئاستی خزمەتگوزاریەکان بۆ ئەوان چۆنە؟ ڕاستیەکەی خۆی بەشی نەبەکام هەبوو بەشێکی زۆر بچوک بوو لە نەخۆشخانەی مناڵان ئێمە لە ساڵی 2014ەوە توانیمان بە هاوکاری فەرمانگەی تەندروستی بەشێکی گەورەی نەبەکام لە نەخۆشخانەی شار بکەینەوە بەشە زۆر فراوان بۆ زۆر کەورە بوو بەداخەوە کاتە هەندێک کێشەی کارمەندیان هەبوو ئێمە توانیمان کارمەندەکانیش دابین بکەین بۆی بتوانین بە شێوازێکی باش خزمەت بان بکەین پاشان توانیمان لە نەخۆشخانەی مناڵان قاتێک بە کاملی کە نۆژەن کرابەوە ئەوە جاریشتر لە نەخۆشخانەی شارە بگوازینەوە هەروە قاتێکی نوێش لە نەخۆشخانەی مناڵ بوون نۆژەن کرایەوە جاریشتر ئێمە توانیمان ئێستا لە نەخۆشخان لە سلەیمانی دوو بەشی نەبەکامانمان هەیە بەشێکیان لە نەخۆشخانەی مناڵ بوون خۆزانی زۆربەی و مناڵانە کە لە دایکە من لە نەخۆشخانەی مناڵ بوونە بەشێکیان پێویستی بەوەی بۆی نەچنە دەرەوە لەوێ بەشێکمان کردەوە تا ئەو کاتەی پێویست بێ لەوێ من پاشانەکرێن نەقڵ بکرێنە نەخۆشخانەی مناڵان بۆ مەبەستا توانم بڵێ مناڵ پارێ زیاتر لە 35 کارمەندی دامەزرانووە بۆ هەردوو بەشەکە بۆی بتوانم بیبن بەڕێ خۆتان نەزانن لە 2014ەوە ئەم با بڵێنم کێشە ئاوری ڕووی لە هەرێمی کوردستان کردو ئەمە وای کردووە کە خەڵکانێکی زۆر با بڵێن خانە نوشین بوون خەڵکانێکی زۆر ئیجازەی مۆڵەتی درێژخایانیان کردو بەڵام کەس دەهاتۆتە شوێنیان ئەمە وای کردبوو کە کەم و کۆڕێکی زۆر لە کارمەندا هەبێ بۆ ئێمە وەکو مناڵ پارێز توانیمان و کەم و کۆڕیانە پڕ بکەینەوە ئەتوانین بڵێنێمەوە مناڵ پارێز لەگەڵ نەخۆشخانەی مناڵانە پێکەوە سەرپەرشتی هەردوو خوددەجەکاکەین و هەم کارمەندمان دابین کردوم سەرپەرشتاریشین و پێکەوە ئیشەکان بە جوانی بەڕێوابین کارنامە باسی کار و چالاکیەکانتان بکەین دوایین ئەو چالاکیانە چی بوون کە منداڵ پارێزی کوردستان ئەنجامیدا ڕاستەکەی ئێمە ئەگەر تەنها باس لەم دووسێ هەفتەیە بکەین کۆمەڵی پرۆژەی تازەمان هەبوو با بڵێن پێشتر کارمان لەسەر کرده بوو هەمومان ئاگامان لێی بوو کە کێشەی سکچوون و ڕشانەوە بڵاو بوو بۆ لە قەزای شارە سوور کە بە پێ و داتانی دەست ئێمە کە مناڵێکی زۆر لە ناو ئەو نەخۆشانەیە هەبوو ئێمە وەکو مناڵ پارێزی خۆمان بە ئەرشێزانی لار شوێنێک مناڵ ڕوبەڕووی هەر جۆرە کێشەیەک بێت و ئێمە بتوانین بەهانایە بچین پاش هەماهنگگیکردن لەگەڵ فەرمانگەی تەندروستی و لەگەڵ ئیدارەی قەزای شارە زۆر پێیان باش بوو پێشنیاری ئەویان کرد کە ئێمە هەندێک دابینکردنی پاکەرەوە هەندێک دابینکردنی دا و دەرمانی پێویست کە تووشی کێشەی کەم و کوڕی دەرمان بۆ بوون هەروە هەڵمەتێکی وشیاریشمان کرد توانی بڵین توانیمان لە ماوەی دوو ڕۆژە زیاتر لە 15,000 بڵاو کراوە
بۆ ڕێنمایی سکچوون و خۆپارێزی لە سکچوون و چارەسەرەکان و چ کاتێک پێویست بە ڕوو بکەنە نەخۆشخانەکان هەروە نەختێک دەرمان و پێداویستیشمان دابین کرد بۆ نەخۆشخانە جگە لەوە کارمان لەسەرەوە کردکان دێگمەوادی پاکەرەوە تاقیم بۆ خوێندنگاکانی و ناوچێ زیاتر لە 24 خوێندنگا بوو بۆیان دابینکەن تا بتوانن مناڵان دەستیان تاقیم بکەن بتواننەوە بکەن لە هەمان کاتا کارمان لەسەرەوە کردووە تەنکی مەکتەبەکان چێک بکەینەوە بزانین تا چەند گونجاوە بۆ ئەوی کە مناڵان بتوانن ئاوی لێ بخۆنەوە ئەمە توانم بڵم یەکێک بوو لەو پرۆژانەی کە لە بەشی لە بەرنامەی ئیمەرجنسی ڕێکخراوی مناڵ پارێز کارمان کرد ئەم پێم خۆشە باز لەوە بکەم بەرنامەی ئیمەرجنسی بەرنمەیەکە سەررجەم کارمەندانی مناڵ پارێز تایە بەشدارم من کاتێک هەڵمەتێک حاڵەتێکی نەخوازرا و ڕوئەیە سەررجەم کارمەندانی مناڵ پارێز تیمێکیان لێ پێکەێنرێت و بە پێی پێداویستی و کارەکە کارمەندانەکەونە کارکردنەوە جگەل لەمە بەسپاسەوە ئەفکاک نامان دەمێت هەر باسی ئەم پرۆژێکم کە بۆ ئەم پەتایی کە لە شارە زورە بڵاو بوو بۆ چارەسەریسان کە دەمێت بپرسم چارەسەرەکان تەنیا بۆ منداڵەکان بوون یاخود بە دوای ئەوەش هۆکارەکەی تا دەستنیشانگە بە دیاریکراوی هۆکاری ئۆپەتا و سوتون ڕشانەوە چی بوو کە بۆ شێواز بە فراوانە لەوێ بڵاو بووە خۆی ڕاستێکی مناڵ پارێز هەمیشە دوو جۆر سوودمەندی هەیە سوودمەندی ڕاستەوخۆمان هەیە سوودمەندی ڕاستەخۆی لای ئێمە زیاتر مناڵەگرێتەوە سوودمەندانی ناڕاستەوخۆ با بڵێن دایک و باوکو و کۆمەڵگا ئەگرێتەوە بەگشتی بێگومان ئێمە ئەو هەڵمەتەی کە وشیاری کە بڵاومان کردەوە هەم مناڵان بوو هەم دایک و باوک بوون بێگومان دابینکردنی دەرمانیش بۆ نەخۆشخانە بەڕاستی بۆ هەمووانە بەڵام ئێمە توانی بڵین تەرکیزی سەرەکیمان زیاتر لەسەر مناڵانە و کار بۆ مناڵانەکەین سەبارەت بە هۆکارەکان ڕاستێکی ئەوە فەرمانگەی تەندروستی لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکان لیژنەیشان پێکهێنا بوو دوو هۆکار هەبوو یەکەمیان وابزانم کەمی بەکارهێنانی کلۆر بوو دووەمیان هەروەک بینرا هەندێک بە نایاسایی ئاویان ڕاکێشاوە بۆری ئاویان ڕاکێشاوە ئەمە وای کردووە کە لێچوون هەبێ لە هەندێک شوێنەوە شکان هەبێ وای کردووە لەگەڵ ئەو ئاوەڕۆیە تێکەڵ بوو ئەمە هۆکاری سەرێکی سکچوونەکە بوو بەداخەوە سەرەتاوا بڵاو کرایە و کەمە کۆلێرایە ترس و دڵاو ڕاوکێکی زۆریان خستە ناو خەڵکەوە بەڵام سپاس بەخوامەوە دەرنەچوو تەنها سکچوونێک بوو هۆکارەکەشی پیسبوونی ئابوو من پێم خۆشە لێرە هەمیشە ڕاگەاندنەکان ڕۆڵی زۆر گەورە بینن کاریگەرە بینن لە وشارکردنەوەی کۆمەلگایە لە ئاڕاستەکردنی کۆمەلگا بەرە و هێڵە ڕاستەکە بەڕاستی نەک بە چاواشەکاری وی هەمیشە داواکەین لە ڕاگەاندنەکان کە ڕۆڵی بەرپرسانە ببینن ئەو هەوڵ بن دوای قسە نەکەون تەنها پشت بەو زانیاری ڕاستانە ببەسن کە لەلایەنە پەیوەندیدارەکانەوە باسەکرێ بۆی خەڵک تووشی دڵڕاوکی و تەرز نەبێ بەڕاستی دەبێت ئەوە چەند چالەکەێکی دیکەتان ئەنجامدا کاکەنەوەمان دەمێت بە سندێک لەو چالەکانیت ئەو پرۆژە و کارانی کە لە درێژەی کارەکانتانە ئەنجامتاندا چی بوو ڕاستەکەی من لەم ماوەیە دوو پرۆژەی ترمان هەبوو یەکیان لەوانە ڕاستکردنەوەی بڕبڕی پشتی و مناڵانن کە خوارن بداخۆ بە زمانە ئامیەکە کە پێوترێ قمبوری یان کوڕی پشت یان کۆمی پشت ئەمە دوو شێوازی هەیە شێوازێکیان بەرەو پێشەوە کوڕیەکەیە شێوازێکیان بەلاتەنیشدایەتی ئێمە وەکو مناڵ پارێزی کوردستان دەتوانم بڵێن لە ساڵی 2013 دەستمان کردووە بۆ پرۆژەیە بەسپاسەوە کاتی خۆی کە دەستمان پێکرد لەگەڵ چەمی نەخۆشخانەی چەمی ڕێزان کە سەر بە دەستگای تەندروستی شۆڕش بۆم کارەمان کرد پاشان لە نەخۆشخانەی شار بە هاوکاری پزیشکانی پسپۆڕی مێشک و دەمار لەوێ دەستمان بەو کارە کرد ئەمە چەند ساڵێکیشە خۆشبەختانە پزیشکێکی پسپۆڕی کورد کە لە وڵاتی سوید دەژی ئەو هاوکارمانە بۆ ئەوەی کە بەردەوام بین لەم پرۆسەیە دیارە بۆم پرۆسەیەش ئەکرێ باز لەو بکەین کە ئەم کارە بە تەنها بە کەسێک ناکرێ تیمێک یەکەم تیمەش بەسپاسەوە لەلایەن دکتۆر ئاودێرەوە سەرپەرشتیەکرێ و چەندین کارمەندی پسپۆڕی بڕبڕی پشتی تایە مێشک و دەماری تایە پزیشکی بێهۆشکاری تایە بەسپاسەوە کارمەندان زۆرمانون لەگەڵەمەیە چکان پرۆژەیەکی زۆر
ئاسان نییە بەتوانین بڵێن پرۆژەیەکی گەورەیە پرۆژەیەکی قورسە چکە هەندێک جار تەنها یەک نەشتەرگەری 6 سعاتی پێچێ 7 سعاتی پێچێ ئەنیمە تیمێکی بەهێزیەوێ بە سوپاسەوە فەرماگەی تەندروستی و نەخۆشخانەی شار هاوکارمانن لە دابینکردنی پێداویستەکان ئێمە سپۆرەکە بانگێشتەکەین و مەسروفاتی ئەوە گرینە ئەستۆ هەمیشە کە پزیشکە پسپۆڕێتەوە ماوەی هەفتێک لێرە ئەمێنێتەوە ڕۆژێکی تەرخانەکرێ بۆ دەست نیشانکردن بۆ پشکنینی نەخۆشەکان بۆ دەست نیشانکردنی نەخۆشەکان و هەڵبژاردننی نەخۆشەکان بۆ نشتەرگەری هەوڵە درێ لە ماوەی 2 ڕۆژ بۆ 3 ڕۆژ بە پێی پێداویستی ویان بە پێی ژمارەی نەخۆشەکان نشتەرگەریەکان بکەین بە سوپاسۆم جارە تیمەکە توانیان زیاتر لە وابزانە 5 نەخۆش بوو بەڵێ 5 نەخۆشیان کرد کە نەخۆشەکان بەڕاستی زۆر قورس بوون ئەتوانم بڵێن تێچووی هەریەکێک لەم نەخۆشانە هەندێک جار ڕەنگەم بچێتە 30,000 بۆ 40,000 دلار چکان دێک جار بە 2 جار نەشتەرگەریەکرێ ئەو تاکە جارە کە لە کوردستانە ئەم نەخۆشیە بەبێ بەرامبەر بۆ نەخۆشەکان ئەنجامەدرێن ئەمە با بڵین یەکێ بوو لە چالاکیەکانمان چالاکی دووەممانەوە بوو کە ئێمە ساڵانە لە مانگی 11 پزیشکێکی پسپۆر لە بواری ناڕێکی زیکمانکی لێ و مەڵاش و بانگێشتەکەن دیاران پزیشکە پسپۆرز لە ساڵی 2012 بە بەردەوامی سەردانی کوردستانی کردوم لە ڕێی مناڵ پارێزی کوردستانە هۆڵمان ناوە کە ئەم بەشە فراوان بکەین گشەی پێ بێن بگاتەوە ئاستەی کە وەکو وڵاتانی دنیا کاری تیاکە بە خۆشحاڵیەوە ئەتوانم بڵێن کە سنتەرێکمان دامەزران و لە ناو نەخۆشخانەی سوتاوی و جوانکاری کە پێوترێ سنتەری سۆمەرلات ئەم سنتەرە لە چەند بەشێک پێگێ بەشی باڵێن جوانکاریە بەشی شەویلگە و ڕووە بەشی دانە بەشی قورگ و جۆلوتە هەروەها بەشی مناڵانە لەگەڵ ئەو پزیشکی کە کار لەسەر ڕاهێنانی مناڵانەکە بۆی بتوانن قسە بکەن پێکەوە ئەم تیمە پێک هاتووە ئەم تیمە بەیەکەوە کارەکەن کارێکی زۆر جوانەکەن کە بەڕاستی هەندێک مناڵ هەیە پێویستی بە 3 جار 4 جار تا 5 جار نەشتەرگەری هەیە چکە هەندێکیان مەڵاشویان نییە هەندێکیان شەویلگەیان نییە پێویستیان بۆیە کە تۆ شەویلگیان بۆ بچێنی دوایەوە دانیان بۆ بچێنی پرۆسێکی دوور و درێژە هەروها ڕێکردنەوەی لێویانە مەڵاشویانە ئەبێ کار لەسەرەوە بکەی ڕێگربی لەوەی کە دەنگەژەکان کاریگەری هەبێ بەداخە بۆ هەیە ئەو ناڕێکی کە یانە هەندێک لە مناڵەکان وەکو پێویست ناتوانن قسە بکەن یان هەندێک پیت بڵێنەوە پسپۆڕێکەیە کە کار لەسەر ئەماناکە ئەم تیمە بەردەوامە لە کارکردن ئێمە ساڵانە لە مانگی 11 بۆ هەفتەیەک ئەم پسپۆڕێتەوە کە ناوی بەڕێ سۆمەرلاتە سۆمەرلات یەکێکە لەو پزیشکانەی کە نووسینی ئەو چاپتەرەی لە کتێبی ڕێکردنەوەی ناڕێکی زیکمانکی لێ و مەڵاشوە هەیە ئەو دایناوە ئەو نووسیوێتی هەتا ئێستا لە دنیا کار بۆ چاپتەراکرێ بۆ پرۆتۆکۆڵاکرێ بۆ چارەسەر ئەم پزیشکەیەتەوە لە ماوەی ئەو هەفتەیە 2 وەرکشۆپەکەین نەخۆشەکانە بینن ئەو کەیسانەی کە قورسن ئاڵۆزن ڕەنگە تا ئێستا وەکو پێوزێمە نەتوانین کاریان لەسەر بکەین ئەو هاوکارمانە بێ لەگەڵ پزیشکە بە ڕێزەکانی خۆمان لە نەخۆشخانەی سوتاوی پێکەوە وەکو تیمێک هاوکارە من لە چارەسەرکردنی ئەو مناڵانەیە بەڵێ ڕێژێ ئەم منداڵانە چنێکە کاگنۆمان بۆ منە هیچ زیادکردنێک کەمکردنێک هەیە یاخود ئەمە ڕێژێکی نەخۆشیەکە پەیوەندی با کەمکردن و زیادکردنەوە نییە خۆی ڕاستیەکەی ئەکەوێتە سەر وشیاری دایک و باوکان ئێمە کارمان لەسەر ئەوەش کردووە بەڕاستی بەداخوا تا ئێستا خێزانی ئێمە پلانی نییە بۆ مناڵبوون پێویستە خێزان پێش مناڵبوون بەرنامە دابنێ سەردانی پزیشک بکە ئەو دایکە پشکنین بۆ خۆی بکە بزانە چه جۆرە ڤیتامینێکی نەخسە چ کێشەیەکی هەیە پێشەوەی بیر لە مناڵبوون بکەنەوە بەرنمەیەکی تەندروست دابنێن بۆ خۆیان ئەمە واکە کە ئەو دایکە بە لە کاتی سکپڕیا بە تەندروستیکی باش بژی و مناڵەکەش کۆرپەیەکی ساغ و تەندروست بێ هەندێک لە پزیشکان بەڕاستی باز لەواکەن کە پەیوەندی بە هەندێک کەم و کۆڕی لە فۆڵگەسید و زینک و هەندێک ڤیتامینەکانەوە هەیە بەڵام شتێک نییە بڵین کەم و زیە ئاکادیان کاریگەری لەسەرەوەی چکە مناڵ
کە لە دایکە بێ زگمانکی ئەو کێشەیە ئێمە تۆ ناتوانانی دەستنیشانی دیارترین هۆکاری نییە ئەم جۆرە نەخۆشیە. ئەمە زیاتر ئەوەی کە ئێمە بیستمانە لە پزیشکە پسپۆرەکان و باز لە کەمی ڤیتامیناتەکەن لە کاتی سکپڕیایی دایکەکە. کامیان زیاتر نەخۆشی ئەوەی کە وەکو پێ دەڵێن کە پشتەکە ئەچەمێتەوە ئەو خەلەلی کە لە بڕبڕی پشتا هەیە یاخود ئەم جۆرە نەخۆشی کە لە لێ و پووکە هەیە. هۆی ڕاستیەکەی حاڵەتەکان فەرقەکە ئەکرێ ئێمە با بڵین تا ئێستا زیاتر لە 646 مناڵمان چارەسەر کردوانی کە ناڕێکی زیکمانکی لێویان هەیە بەڵام بڕبڕی پشت بەداخەوە لەبەرەوەی پێشتر کاری لەسەر نەکراوە خۆت زانی تەمەنێکی هەیە کاتێک تەمەنی ئەو مناڵانە سەرەکەوێچنە سەر 18 ساڵ و 20 ساڵە و ڕەنگە قرس بێت تۆ بتانی هەموو ڕاستکردنەوەکەی بۆ ئەنجام دەی بۆ ئێمە کە لە 2013 دەستمان پێکرد و توانیمانە پێی پێویست کار بکەین ئەتوانیم بڵێن ئێستا ژمارەی ئەو مناڵانی کە ناڕێکی پشتیان هەیە لیستەکان لیستێکی دوور و درێژ نییە کەمە ئەتوانین کۆنتترۆلی بکەین و چارەسەریان بکەین. بەڵێ دکتۆری پێویست سپۆری پێویست هەیە لە کوردستانە بۆ ئەم جۆرە نەخۆشیان باس لەوکە کە چەند سپۆرێکتانە دەرەوە هێنا دەبێت بزانم لە ئاستی هەرێمی کوردستان سپۆری پێویست هەیە بۆ چارەسەرکردن جۆرە نەخۆشیانە. خۆی پلانی مناڵ پارێز هەمیشە ئەوەیە تەنها ئێمە ئاماژمان عملیات نییە نەشتەرگەری نییە بۆ نەخۆشەکە بەڵکو بۆ بەرزکردنەوەی ئاستی توانای پزیشکانی ناوخۆمانە بە سپاسەوە ئێمە ئەو تیمەی کە لە نەخۆشخانەی شار هەیە تیمێکی بەتوانن لێ هاتوون خۆیان کارەکەن بەڵام هەندێک جار پێویستیان بۆیە کە کەسێک پشتیوانیان بکا بۆی بتوانن بەردەوا من تەسەورەکەن ئێمە لە چەند ساڵی داهاتووە ئەو جۆرە نەشتەرگەریانش هەمووی لەلایەن پزیشکانی خۆمانەوە ئەنجام بدرێت. لە ڕووی مادیەوە ئەو نەخۆشانی کە لە ئێوە چارەسە وەردەگرن نەشتەرگەریان بۆ دەکرێت تاسە دەگرەخەی منداڵپەروەری کوردستان هاوکاریان دەکات یاخود نرخەکە چۆنە بەراورد بە شوێنەکانی دیکە. من هەر وەک پێشتر باسم کرد دابینکردنی پێداویستیەکان لەلایەن نەخۆشخانەوە دابینەکرد نەخۆشخانی شار و فەرماگەی تەندروستی سلێمانی تێچووی هاتوو چۆی دکتۆر و حەقدەسی دکتۆرەکەش لەلایەن ناوپارێزەوە دابینەکرێت ئەتکرێ بڵێن نەخۆشەکە هیچ بڕە پارێک نایەت بۆ ئەو نەشتەرگەریێک بەڵێ ئەگەر ئەم نەشتەرگەری لە دەرەوە بکرێ هەر وەک باسمانکەن تەسەوڕەکەن هەندێک جار بچێتە $20,000. دەستان خۆش بە کاکنەمانەتان زۆر بێت زۆر سپاس بۆ زۆر بەڕێز نوعمان عەبدوڕەحمان ئەندامی دەستی بەڕێوەبردن لە منداڵ پارێزی کوردستان سپاس بۆ تۆ سپاس بۆی کە لە بەرنامەی کوردستان زۆر بەخێر بێ کاکنەمان ماندوو نەبن.